هاوکارمان توانا عمر لە لەندەن بڕگەیەکی بۆ ئامادە کردوین چاوپێکەوتنی کردووە لەگەڵ هونەرمەند ژاڵەسنەی کە ئەمە شوێنەکانەوە کە لە پشتی منەوە دەرئەکەوێت کە لە نێو چاوپێکەوتنەکەدا چەند پەیامێکی لە کورسات لە ڕێگەی کورسات مەگەزینەوە بۆ هەوادارانی ناردووە هەروەها دوو بەرهەمی تایبەت پێشکەش بە هەواداران یەکات لە ڕێگەی کورسات مەگەزینەوە. سەرەتا ڕێز و سلااوم هەیە بۆ خۆتان و بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەیە کورسات مەگەزین. من ئەمە تقریبەن لە چەند ساڵی ڕابردوو بڵێ لە 3 ساڵی ڕابردوو ئەمە سێمین جارەکە لە کورسات مەگەزیندا ئەبەزم و بەرنامە پێشکەشەکەم ڕاست و پاکەکەی دابڕانەکەم ڕاستە دابڕاوم هەرچەند بارودۆخی ئێستای عەرزکردنی کاری هۆنەری وەکو جاران نییە. زۆرتر لەسەر سوشیال میدیایە. من لە عەرزەی سوشیال میدیا زەعیفم ئەوەم قبوڵە، بەڵام بۆ کارکردن دوای ئەو 3 ئالبومە کە من دەرم کردووە لەوەقا تا ئێستا نزیک زۆرتر لە 20 دانە گۆرانی سینگڵم دروست کردووە. دوایین گۆرانی خۆم گۆرانی لوڕی بوو کە ئەم زمسانە کە بێژین زمسانی ئەم زمسانە نەوا خەریکەتێ زمسانی پێشتر لە مانگی 2 من ئەو گۆرانیمە دەرکرد. گۆرانی ڕەزا سەقایی بوو بە مەقامێکە و لەگەڵ بەستەکەیە خوێندم، زۆر وەڵامێکی زۆر باشی وەرگرت ئەو گۆرانیە لەلایەن خەڵک و جمهورەوە و داربەڕوەکانی زاکرۆسیش کە دوایین بەرهەمی پێش ئەوەم بووە کە گۆرانێکی نوێ بوو، کاک بژاردیلان موسیقاکەی بۆم کرد و کاک ئەیۆب حەقبین وەکو شاعری گۆرا، چون کاک ئەیۆب شاعرێکی زۆر بەتوانایە شعرەکەی بۆ دروست کرد و ئێستەیش ڕاست و پاکەکەی سەرقاڵی کارێکی ترم حەز ناکەم باسی بکەم، گۆرانی نییە بەڵام پرۆژەیەکی زۆر مفاجە ئەبێ، زۆر کارێکی هونەری نییە هونەری نییە، بەڵام خەڵک زۆر حەزی لێ دەکا. هەر کەسێ هەر پرسیارێکی لەسەر ژیان ژاڵە هەبێت بە زووی بە جواوەکان خۆی ئەگات. گەریبەناز هەردەم کوژی باتێر ببینم چاوەکەت لێم گەڕێ جارێ بە کوچەی مەیفرۆشان ڕابەرم. گەریبەناز هەردەم کوژی باتێر ببینم چاوەکەت لێم گەڕێ جارێ بە کوچەی مەیفرۆشان. بەرنامەت نییە گۆرانی نوێتر بەم زوانە بڵێ بۆ چەنە خەریک تەهیە گۆرانیەکەم ڕاستەکەی با باسی نەکەم جارێ خەریک ئەو گۆرانیمە گۆرانی تریش درستەکەم، بەڵام کاکتوانە هەروە کە ئەرزم کردە خزمەتان مشکل من بڵاوکردنەوەکەیە ئەزانی، یعنی دەورانێ من و ئەمساڵی من ئەوانەی تر وەکو من کاریان دەکرد کارەکان زۆر یارمەتی دەدراین بۆ بڵاوکردنەوەکەی، کەسێکی تر بڵاوی دەکردەوە، تەلەڤیزیۆنەکان بڵاویان دەکردەوە یا بە CD بڵاو دەکراوە، بەڵام ئێستا بەداخەوە هەموو ئەرکەکە تێتەوە سەرشانی خودە هونەرمەندەکە و منیش بەڕاستی لە بڵاوکردنەوەکەیە کەم تەرخەمم، زۆریش ئەهەمیەت نادەم بۆ بەشیە بەڕاستی، چونکو ئەزانم ئەگەر دوای خۆی چم بێ ئەو کارانە بلەخەرە هەر ئەڕاتت گوێی خەڵک و ئەگاتە دەستی خەڵک. ئەرکی من ئەوەیە کە کار بخوێنم، کار زەبت بکەم و بەردەوام بم لە کەنار ئەم ماوە دابڕانی چما با پێت بڵێم کە من بەردەوام ئیشم کردووە، یعنی بەردەوام من هەر نەرمە ئیشی خۆمەکەم و گۆرانی خۆم زەبت دەکەم. ئێستا بڵاو ببێت و نەبێتەوە ئەوەی تر مشکلەی من نییە، ئیشی من نییە لەواقع. دەمەوێت پرسیاری تایبەتت لێ بکەم، تۆ ژمارەیەک گۆرانی خۆتت هەیە لە ناو خەڵکیشدا ئەم گۆرانیانە باش بڵاوبوونەتەوە، دەمەوێت بزانم خودی ژاڵە کامە لە گۆرانەکانی خۆی زۆر لە لای تایبەتە بەردەوام دەیڵێتەوە؟ وەڵا من 3 بەرهەم ئەوەڵم 3 ئالبوم ئەوەڵم کە دەرکرد هەموو کارەکان تۆ هونەرمەند کارەکانی وەکو منداڵن بووی و دایک هەموو منداڵەکانی خۆی بە یەک چاو خۆش دەوێ، بەڵام بلتەب لەگەڵ هەندێک لە مناڵەکانی ڕافتێک تایبەت
ئەسەری تایبەت ئەنێتە بانیە و موسیقایش هەر ئەوەیە بەرهەمی هونەرمەندیش هەر ئەوەیە من ئەو گۆرانی کە زۆر خولای خۆم زۆر مهمە بە قەوڵێەوە زۆر لام عەزیزە کامە وڵاتەکەی منە گۆرانیەک بوو کە من ساڵی 2007 بۆ ژنم خوێند باشە گۆرانی ژنانە ئەو گۆرانیە هەم شعرەکەی زۆر جوانە هەم موسیقاکەی زۆر بەرزە کاری بوو کە ڕوزبێ موسلح بۆمی کرد بە ئۆرکسترێک گەورەی تاران ئەو ئیشەکرا کارێکی زۆر جوانە من ئەو کارم لە هەموو کارەکانم زۆرتر خۆشەوێ و هەموو کارەکان ئەزانم سیدی یەکەمی من بە تایبەت گۆرانی خۆشمەوێ عەزیزم و شار و میوانداری و شعلەی ئەوین ئەو کارانە زۆر دەنگدانەوەی هەبوو دەنگدانەوەکەی خوارد بە کات و زمانی تایبەتی خۆی چۆنێژێ right time in the right person in the right time لەوەقا کارێکی جوان لە کاتێکی گونجاوا بوو کاتەکە وابوو بارۆدۆخەکە وابوو کە ئەکرا زۆر بە ئاسانی لە تەلەڤیزیۆنەکان بڵاو ببێتەوە کلیپی جوانی بۆ بکرێت و خەڵک بیبیستێ ئەگینا کارگەل داهاتووی من زۆر لەوانش لای خۆم جوان وە بە تایبەت کامە وڵاتەکەی منە سەمبولی هەموو گۆرانیکانمە یەکێک لە گۆرانیەکانت کە زۆر لای من هەمیشە تایبەت بۆ گۆرانی شار بووە ئەڵەمەم شارە جێبێڵەمە هەمومان جێشمانێش بەڵام بەر لەوەی کە کۆتایی بە دیدارەکەمان بهێنین حەزەکەم لە کۆتاییدا کەمێک لەم گۆرانیشمان پێشکەش بکەیت و دوایین قسەی تۆش بۆ بینەرانی کورسات مەگەزین چی دەبێت دوایین قسەم سەرەتا بۆ بینەرانی بەڕێزی کورسات مەگەزین ئەوەیە کە هیوام من هەردەم ئاوەدانی کوردستان یەکگرتووی کوردستان بە تایبەت ئەعلەم بارودۆخە سیاسیە کە ڕۆژهەڵاتی ناوینی گرتووە بەڕاستی ئەحزابی کورد حکوومەتی هەرێمی کوردستان کە کەم تەرخەمی نەکردووە لەم بوارەدا بەڕاستی ئەبێ زۆرتر یەکگرتوو بن یەک قسە بن کە دوژمن نەتوانێت زەفەرمان پێ ببات و لەم بارودۆخە کە ئێستا هاتووەتە ئاراوە کورد بتوانێت دەستکەوتێکی هەرە باشتر و بە تەئسیرتر بۆ گەلەکەی خۆی تەرخان بکات ئەوە زۆر هیوای منە و گۆرانی شاریش گۆرانێکی زۆر جوانە ئەزانم ڕنگدانەوەیکی زۆر باشی لە نێو خەڵک بووە بەسەر چاو من ئەم شۆ کۆپلێکیش لە شارتان بۆ ئەڵێ زۆر سپاس پێشکەشەکەم بە خۆت و بینەرانی بەڕێزی کورسات مەگەزین زۆر سپاس ئەڵێمەم شارە جێبێڵم سەفەرکە بڕۆم و خۆم لە عالەم دەربەدەرکە ئەڵێمەم شارە جێبێڵم سەفەرکە بڕۆم و خۆم لە عالەم دەربەدەرکە بە هاواری دێڵ و بارانی دیگە لە دەریدی خۆم هەموو عالەم خەبەرکە ئەڵێمەم شارە جێبێڵم سەفەر